ئێرە قەیوانستیە کەیشێکە لە پرۆژە نیشتەجێەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان. بە خۆشحاڵیەوە ئێمڕۆ ئەمەوێت پێتان ڕابگەێنم کە کۆتا زۆنی پرۆژەکەمان کە پێگاتووە لە 7 باڵەخانەی نیشتەجێی کۆی کارەکانی تەواوکراون و کۆی یەکەکان ڕادستی خاوەن ماڵەکان کراوە. و هەروەها کۆی بەشە خزمەتگوزارەکانی وەکو شەقام، ڕووبەری سەوزایی، یاریگا، دایانگە و باخچەی ساوایان و کۆی قوتابخانەکان و سۆپەرمارکێت و هۆڵی گەرجوانی و بەشەکانی تری خزمەتگوزارەکان هەمووی بە کواڵەتێکی بەرز تەواوکراون و لە خزمەتی پرۆژە و دانیشتوانی پرۆژەکەیان. ئێمە هەر لە سەرەتاوە وەکو تیمی ئەندازیاری قەیوان بنەمای کارەکانمان بە شێوازێ داناکە بتوانین کۆی کارەکان بە شێوازێکی کێرە و بە چاودێریکی ورد و چڕوپەر و بەکارهێنانی کەرەستەی کواڵەتی بەرز و براندی جیهانی بتوانین ئەم پرۆژەیە تەواو بکەین. وە سپاس بخوا دوای تەواوبوونی ئەم پرۆژەیە بە سەرکەوتووی ئێمە وەک تیمی قەیواستی هەموو کات هەوڵ ئەین کە لە ئاستی ئەو ڕەزامەندی و متمانەیە بین کە خاوەنیەکە و کڕیارە بەڕێزەکانمان بە کۆمپانیای قەیوانیان هەیە.